وأهميته تكمن ب گرنگی هەڵکەوتەی جوگرافیا و پێکهاتەکانی قەزای خورمات و جێبایخە لای ئێمە ئەم قەزایە زۆر دۆخی سەختی تێپەڕەن بە تایبەت پەلاماردانی تیرۆریستی و ئالۆزی وەکو ئیدارەی نوێی پارێزگای سەلاحەدین پشتیوان دەبین بۆ قەزای خورمات و لە دابینکردنی خزمەتگوزاری و چارەسەرکردنی کێشەکانی ئاسایش و ئارامی و خزمەتگوزاریەکان هەروەها کار دەکەین بە گەیاندنی دەستی بنیاندان و جێبەجێکردنی پرۆژەی استراتیجی گرنگ لەو قەزایەدا كخدمة بسرجم بكادكاني بكات تخدم بالمجمل عموم أهالي قضاء الطوز ومحافظة صلاح الدين إن شاء الله. طبعا امروز ما بجدار بوين لداناني باريزغاري صلاح الدين لتكريت وكو اندامي برلمان عراقي اما بجدار بوين وام باريزغاي نوية يتشكل لبياو باشكاني محافظة صلاح الدين للرابردو اما ايناسين ك نائبي محافظ بوا و رولي هبوا لخدمة كردني أم محافظة وأم محافظة إيش كردن تيا قرصة تارادية لبروي كرد وعرب وتركماني تيا شيعة وسني تيا بلام أم بيا وأتواني خدمة بكا وأمل كردي شو نزيكا وأم بيشترش علاقة ما لقالها هبوا وتشندين جار هات شوية ما يكردوا بويا ليرو بيروز بايليا كاين ولو ئێمە ئامادە بووین و قسەی خۆمان هەبوو لەسەر دانانی ئەم پارێزگای و پشتیوانیشمان لێ کردووە ئومێدمان وایە لە داهاتووە ببێتە عاملی خێر و چاکە بۆ ئەوەی خزمەتی پارێزگا کە بە شێوەیەکی گشتی بکەوە خزمەتی خورمات و بە کورد و عەرب و تورکمانەوە بکە بۆ ئەوەی بتوانین تەکانێک بە وەزعی ئەو محافزەی بدەین کە بەداخەوە لە ڕابردووە پشتگوێ خراوە و لە ڕووی خزمەتگوزاری ئەوانەوە لە ئاستێکی خراپایە.